لێرەوە لە دوکانی خوا لێخۆش بە حاجی حیا دامەزێنەری گروپی جیهان ساڵی نوێتان پیرۆز بێت. بەردەوام دەبین لە دابینکردنی یەکەی شایستە بۆ تۆ لە گروپی جیهانەوە ساڵی نوێتان پیرۆز. نوعدكم بتقديم الأفضل دائما. سنة سعيدة من مجموعة جيهان. بەڵێن دەدەین جێگای متمانەی ئەوە بین لە گروپی جیهانەوە ساڵی نوێتان پیرۆز بێت. لە گروپی جیهانەوە ساڵی نوێتان پیرۆز بێت. ئۆتۆمبیلی باشتر و مۆتۆری بەهێزتر کاری ئێمەیە. لە گروپی جیهانەوە ساڵی نوێتان پیرۆز. کۆڵەتی باش بە خزمەتگوزاریە زێدەتر ئامانجا ئێمەیە. جیهان گروپ سەرساڵە و پیرۆز دکات. لە جیهان گروپەوە ساڵی نوێتان پیرۆز بێت. لە جیهان گروپەوە ساڵی نوێتان پیرۆز. لە جیهان گروپەوە ساڵی نوێتان پیرۆز بێت. ڕێگەیاندنینەوەی زانستخواز بۆ خزمەتی نیشتیمان ئامانجی ئێمەیە. لە گروپی جیهانەوە ساڵی نوێتان پیرۆز بێت. پەروەردە و خواندنێکە باشتر هێمایە ڕێبازە مەیە. ji گروپی جیهان سەر ساڵا نیل هەوە پیرۆز بین. لە گروپی جیهانەوە ساڵی نوێتان پیرۆز. مجموعة جيهان كل عام وانتم بخير. نسعى دائما أن نكون محل ثقتكم. من مجموعة جيهان نرحب بالعام الجديد.